یەکێتی نووسەرانی کورد لقی هەولێر لە مەراسیمێکدا خەڵاتی ڕێزلێنانیان بەخشیە یەکێک لە نووسەر و ئەدیبە دیارەکان کە ئەویش نووسەر جەلیل کاکەوەیسە کە ساڵانێکی زۆرە خزمەت بە بواری ڕۆشنبیری و هەروەها ئەدەبیەکاوە یەکێکە لەو نووسەرانی کە چەندین بابەتی ئەدەبی و نووسینی ئەدەبی هەیەوە لە لێدوانێکیدا بۆ پرۆگرامی کورتسات مەگەزین باسی لە بەرهەمەکانی داهاتووی خۆی کرد و باز لەواکات کە لە ئێستادا سەرقاڵی نووسینی کتێبێکە لە سەر یاداشتەکانی خۆی و خۆی زۆر دڵخۆشە بۆ بەرهەمەی. یەکێتی نووسەرانی کورد لقی هەولێر لە مەراسیمێکدا خەڵاتی ڕێزلێنانی بەخشیە نووسەر جەلیل کاکەوەیس کە ساڵانێکی زۆرە خزمەت بە بواری ڕۆشنبیری و ئەدەبی کوردی دەکات لە ڕێگەی نووسینەکانی. لە لێدوانێک بۆ کورتسات مەگەزین جەلیل کاکەوەیس پێدانی خەڵاتی ڕێزلێنانی بە گرنگزانی کە هیچ کات بیری لەوە نەکردوتەوە چونکە وەک خۆی دەڵێت نووسینەکانم بۆ خۆم بووە و دەوروبەرم سوودی لێبینیوە. وتیشی بیرەوەریەکانم نووسیوەتەوە و لە داهاتوویەکی نزیکدا چاپی دەکەم کە دڵم بەو بەرهەمەم زۆر خۆشە. من کاتی خۆی هەرچیەکم نووسیوە تا ئێستاکە بڕوایت بێ ئەمە قسەی ناو دڵمە. قەت چاوەڕادیەوە نەبوومە پاداشت بکرێم یان شتێ بکرێم. من بۆ خۆم نووسیوە، بەڵام کارەکە گەیشتۆتە ئەوەی کە خەڵکانێکە خوێندویانەتەوە پێ ئەزانن کەواتە ئەوە مای خۆشحاڵی منە. مای خۆشحاڵیە کە ڕەز بە خەسار نەبوومە، میلەتەکەم منی بیر نەکردەوە. ئاخر نووسینە هەمووی مانگی کە بێت تەواوم کردووە بیرەوەریەکانی خۆمە. بیرەوەریەکانم لە مناڵیمەوە تا ئێستا ئێستا لە سلێمانی بەم چاپەکەم دکتۆر تاها ڕەسوڵ حەیزانیت ئەوەی زەمال عیرفان ئەوان بۆم چاپەکەم دڵم بەو بیرەوەریانە خۆشە.